ویستە لەسەر حکوومەت و هاوڵاتیان مافی منداڵ پێشێل نەکەن باشی خۆیان نەستێ حکوومەت دەربارەی ئەو منداڵانەیە کە لە ترافیکەکان کار دەکەن یاخود لە دوکانەکان کار دەکەن کە تەمەنی یاسایان تەواو نەبووە. نەخێر ئەس گەلەندێنینم زۆرۆک تەمەنێکی بچیک ئیش بکات کار بکاتن ئیشبار بۆ بچیک منداڵە یعنی حتی تەمەنی قانونی تەمەنی شولی یا 16 ساڵی وێ بە تو چی کار بکەی بەس ئەس گەلەندێنینم بێتن وێرە حکومەت ڕێکخرا و دەورێ خۆ ببینن و بێ دیاردێ نەیلن ئیشبار بۆ زۆرۆک یعنی زۆرۆک نابیتن کار زۆرۆکی بێتەکردن. بەڵە زۆر ئاساییە بەلای منەوە ناو فێری ئیش بێ لە مناڵەوە بەڵام لە تەمەنی خوار 15 ساڵانە لە تەمەنی سەر و 15 ساڵەوە زۆر چاکە بەلای منەوە لەبەرەوەی مەسئولیەتی خۆی بزانێت و ئیشکەر بێت فێری ئیش بێت دوای دەست دەباکی ڕانەکێشێت زۆر بەلای منەوە باشتر. من بە هەموو شێوەیەک ڕێگرم لەوەی کە منداڵەکان بخێنە سەر جادە لەوانەیە هەندێک حاڵەت هەبێ بەهۆی هەژاریەوە بێت کە ئەم زۆرە منداڵانە دەخرێنە سەر جادە بەڵام بەمەش ناکرێت لەبەر ئەوەی بە هەموو شێوەیەک ڕێگرم سەبارەت بەم مۆزوعی کە منداڵ بخرێتە سەر جادە بۆ هەر کارێک و بۆ هەر شتێکی کە لەسەر شەقامەکان دەیان بینیت.